کە من لە حوشەکە دانیشت بووم تەلەفۆنم پێ بوو کتێبێکشم پێ بوو نعلەکانی براژنم کرد بۆ پێم لەبەرەوەی کە بە موقەت هاتمە دەرەوە کە هاتمە دەرەوە وامزانی میوانەکانن چەند کەسێ خۆیان کردە ژوورە منیش دەستم بۆ بردن بۆ تەوقە وامزانی میوانەکانن تەلەفۆنەکەشم بەدەستەوە بوو ئیترەوان 5-6 بوون هەردوو دەستیان گرتم و وامزانی سوحبەت و گاڵتەوشتم لەگەڵاکەن بردمیان بۆ بەردەمی دەرگاکە وتیان ئەچین بۆ مەکتەبی سیاسی منیش لە ڕاستیان نەمزانی مەکتەبی سیاسی چه حیزبێکە یاکێیە بەپەلە سواری ئۆتۆمبیلەکەیان کردم و شتێکیاندا بەسەرما بۆەوەی کەس نەمبینێ یا بۆی من نەزانم بۆ چۆچێ زۆر سوڕانەوە و زۆر گەڕان یەک دوو قسەیان کرد لە ڕاستیە لە بیرم نایە وەکو جنێ وشتی واوا بوو لە بیرم نایە چی بوو قسەکان بەڵام یەکێکیانم جۆ لێ بووتی کاکە بە دەرزیەکی لێ دەین و لە کۆڵمان بێتەوە یەکێکیشیان وتی بابی بین بۆ سەلاحەدین نازانم سەلاحەدین مەبەستیان چۆ بوو چی بوو بەڵام من تێنەگەیشتم تا ئێستش نازانم ئەمە چ لایەنێک بووە ئایا ئەو قسانە هەر بۆ شوێنەونکێ و ڕێونکێ بووە ئایا چی بووە نازانم ناتوانم کەس ئیتیهام کەم بڵێم ئەمە چ لایەنێکە پێویستە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە بەرامبەر کاک فەرهاد سەنگاوی دەستگا ئەمنیەکان دەست بەجێ لێکۆڵینەوە بکەن و بەشی ئەوەش بەڵگە لە بەردەستایە کە بدۆزرێتەوە ئەمانەکێن چکە ئێمە لە نووسنگەی پەرلەمانی کوردستان تا کاتژمێر 11:54 خولەک کاک فەرهاد سەنگاوی ئەلێرە بووە لەم ژوورا پێکەوە بووین و کاتێک کە لەگەڵ ئۆتۆمبیل شۆفێرەکەی دەڕوات ئۆتۆمبیلێکی گومان لێکرا و کە ژمارەی دیارە شوێنی دەکەوێت و ئەوە سەرەداوێکی زۆر باشە ئەگەر لە شوێنی ڕفاندنیشی بوترێ کامێرا نەبووە هیوادارین ئازادی خوازان بەدەنگ بێن ئازادی خوازان قسەی جددیان هەبێت چکە پێمانەڵێن ئەمە هەڕەشە بۆ هەمومانەڵێن حیاتی هەمووتان لە بەردەممان مەترسیایە ئەگەر دەست بوون بۆ زوڵم و فەسادی ئەم دەسەڵاتدارانە بە دەرزیەکەتان کوژین دەنگی خۆمان بەرز دەکەینەوە بەو پەڕێ نیگەرانیەوە ئەوەی دەرحەق بە برای بەڕێزمان کاک فەرهاد کراوە فەرهاد سەنگاوی شایستێ ئەو جۆرە لە مامەڵە نییە جگە لە تەقدیر و هەر ڕێوشێنێکی تر پەیوەستە بە هەر شتێک لای کاک فەرهادە ڕێکاری قانونی خۆی هەیە بۆ ئەوەی هەڵسوکەوتی لەگەڵدا بکرێ مامەڵدەی لەگەڵا بکرێ